ئێوارەتان باش مساما بەشارتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. تاوەکو ئێستا ینی جمو جوڵەکان بۆ ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا لاوازە، دیار نییە ئایا کەی ڕێدەکەون موچەی مانگی شەش کەی دێت. هەرچەندە ئەمڕۆ میدیای نزیک لە سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان بڵاوی راپۆرتێکی بڵاو کردوتە کە گوایە لە مۆزوعی هەناردەکردنی نەوت یاخود ڕادەستکردنی نەوت بە سۆمۆ هەردوو وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان و لەگەڵ عێراقا گەشتون بە ڕێکەوتن کە ئەو بەرهەمەی کە ئێستا لە بەردەست حکوومەت یاریمی کوردستانی ڕادستی سۆمۆ بکرێت، بەڵام لەمە لە دوای ئەوە دێ کە دەبێت ڕەزامەندی وڵاتی تورکیا وەربگیرێت لەسەر هەناردەکردنەکە. هەرچەندە ئێمە لە دوێنێ و پێرێش ینی باسمان لەوە کرد ئەمە لە کاتێکدایە کە هێشتا کۆمپانیا ئەمریکیەکان ئەوانەی کە بەرهەمی نەوت بەرهەم دەهێنن گرفتیان هەیە، داوای گرنتیەکان داوای زیادکردنی تێچووی ئەو نەوتەکەن کە لە کێڵگەکانە بەرهەمیێنن کە هەرچەندە حکوومەتی عێراق 16 دۆلاری دانا و بەڵامەوان داوای زیاترەکەن. ینی ئەمانە کۆمەڵێک کۆسپن لە بەردەم ڕێکەوتنەکە لە لایەکی دیکە پێشەی داهاتی ناوخۆ هەیە کە لەسەر ئەمە هێشتا ڕێنەکەوتون هەولێر و بەغدا، چونکە وەزارەتی دارایی عێراق داوای لە 150 کۆی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستانەکە، بەڵام هەرێمی کوردستان دەڵێت لە 150 داهاتی فیدراالی ئێمە ڕادست دەکەین. لە لایەکی دیکەیشەوە مۆزوعی تەڵتین و هەژماری من ئەمە هەر گرفتێکی دیکەیە کە وەزارەتی دارایی داوای کردبوو ئەو 800,000 فەرمانبەرەی کە خۆیان تۆمار کردووە لە هەژماری من ڕادستی بانقی ڕافیدێن بکرێ بۆەوەی کە تەڵتینیان بۆ جێبەجێ بکرێ. ئەمە بەڕاستی کۆمەڵێک گرفتن وا دەکا کە بەرچاو ڕوون نەبین لەوەی کە ئایا کێشەی موچە چارەسەرە بێت دێت یاخودنا. من ئەم ئێوارەیە بە خۆشحاڵیەوە بەڕێز شوانکەلاری بڕیاردەری فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانم لەگەڵە لە پەرلەمانی عێراق بە خۆشحاڵیەوە میوانی ستۆدیۆمانە. کاکشوان زۆر بەخێر پێشتر هەر دوور بە دوور بە لایڤ لەگەڵمانە بمجارە تێ بەخێ بسەرچە. وتم لای جەنابتان چی شتێکی نوێ هەیە بەڕاستی لەسەر ڕێکەوتنەکە بۆتەزانی ینی خەڵک هەر چاوەڕێوەیە کە کەی موچەی مانگی شەشی وەربگرێ ئەوە ئێمە خەریکە نزیکە بینەوە لە مانگینەوە بەڕاستی. زۆر سوپاس. کۆبنەوەکان بەردەوامن لە حەقیقەتە لیژنەکان بەردەوام لە کۆبوونەوەن. وەکو حکوومەتی عێراقیش خۆی بەڕەسمی ڕایەگەیەنێ بەداخەوە هەندێک جار ئێمە کە ئەڵێن بابەتەکە سیاسیە زۆر کەس و لایەن و هەتا هەندێک جار پەرلەمانتاریش ئەڵێن نەخێر بابەتەکە ڕەبتی بە تەکنیکەوە هەیە. هەندێک جار هەر ئەوانەی خۆمان حکوومەتی هەرێم و خۆمان تۆهمەتبارەکەن کە کەم تەرخەمیەکە لای حکوومەتی هەرێمە، بەڵام دوێنێ ڕاوێژکاری محەممەد شیع سوودانی خۆی ڕایگەیاند کە بابەتەکە سیاسیە و پێویستی بە قەراری سیاسی هەیە. ینی بە نەسووتی پێویستی بە قەراری سیاسی هەیە. من پێم وایە ینی لێک تێگەیشتنەکان کۆبوونەوەکان بەڕاستی ئیجابین، ینی لێک نزیکن. چ ئەو کۆبوونەوانەی لە نێوان وەزارەتی سامانە سروشتیەکان و وەزارەتی نەوتی عێراق کراوە، چ ئەوانەی لە نێوان شەریکەی سۆمە و کۆمپانیای سۆمە و کۆمپانیەکانی بواری نەوت لە هەرێمی کوردستان کراوە، هەموو ڕوئیاکان لە یەک نزیکن و بەس قەرارەکە بدرێ لە ئەنجومەنی وەزیران یان بڕیارە سیاسیەکە بدرێ، هەم نەوتی هەرێمی کوردستان ڕێژەیەک حازرە بۆ هەناردەکردن، هەم حکوومەتی هەرێمی کوردستان ینی ڕایگەیاندووە لە ڕێکەوتنەکەی شاتووە. مانع نییە لەوەی هەرچی نەوتێکە حازرە، هەرچی نەوتێکە ئێستا کۆمپانیەکان ئەتوانن تەسلیمیکەن یان هەرێمی کوردستان وەزارەتی سامانە سروشتیەکان ئەتوانێت تەسلیمیکە ئامادەیە بۆەوەی ڕادستی کاک شوان پرسیارێ بکەم. ینی جناب تەڵی ڕاستە لەگەڵ کێشە تەکنیکی و داراییەکانە کێشی سیاسی چێ، یعنی بێ ڕێکەوتنە سیاسیەکە بکرێ، بەڵام لێرە ینی پرسیار هەیە ئایا هەرێمی کوردستان تاوەکو ئێستا نەوتی ڕادست کردووە نەکراوە، بەس ئەڵە لێک تێگەشتنێ و ئامادەیە داهاتی ناوخۆ تاوکەسا کێشەی لەسرە بەڕاستی
خۆی کاک سامان خۆی بێ ئەمە چارەسەر کری ئەو کاتە تۆ کێشە سیاسەکە زەقتر دەرەکەوێ بۆ ئەمە بە بڕیاری سیاسی چارەسەرەکرێت چونکە ئێمە ڕێکەوتنیەک لە نێوان هەردوو حکومەتە هەیە باش بە گوێرەی دەقی ئەم ڕێکەوتنە حکوومەتی هەرێم ملزەم کراوە کە 230,000 بەرمیل ڕادستی کۆمپانیای سۆمۆ بکە و 50,000ش بۆ ئیسێهلاکی ناوخۆی بەکاربێنێ بە گوێرەی خەمڵاندنی ئەو لیژنانەی کە کاریان کردووە بە گوێرەی قسەی خودی وەزارەتی نەوتی عراق و وەزیری نەوتی عراقیش هەرێمی کوردستان لە ئەنجامی ئەوەی درۆنەکان یعنی ناتوانێت 230,000 بەرمیل بەرهەم بهێنێ یان ئێستا 230,000 بەرمیل بەرهەم نییە ئەمە چیەوێ وەزارەتی نەوتی عراق ناتوانێت کەمتر لە 230,000 وەرگێ باشە خۆ وەزیری نەوتی عێراق وتی 80,000 بەرمیل بۆ نمونە بەرهەمێنێ ئێسا بە پێ و راپۆرتی چۆتە لایەن با 80,000کە بڵە کاکەوەرە بی بە هەرێمەڵێ وەرن بیبن بەڵام وەزارەتی نەوت ئەڵێ لەبەرەوە ڕێککەوتنەکە لەسەر 230,000 کراوە پێویستە حکوومەتی فیدراڵی ئەنجومەنی وەزیران بڕیار بدا کە من لە ئەگەر لە 230,000 کەمتر وەربگرێ ئەبێتە پێچەوانەی ڕێککەوتنەکەوانیە ئەو ڕێککەوتنەوەی ئەو ڕێککەوتنەی هەردوو ئەنجومەنی وەزیرانی هەردوو لاپەسەندیان کردووە ئەگەر وەزارەتی نەفتی عراق لەمە کەمتر وەربگرێ ئەبێتە پێچەوانەی ڕێکەوتنەکە بۆ ئەوەی پێچەوانە نەبێ وەزارەتی نەوتی عراقی تووشی ئیشکال نەبێ پێویستی بەوەیە ئەنجومەنی وەزیرانی عێراق بە ئامادەبوونی سەرۆک وەزیران بڕیار بدا کە ئەو لەحزەیە ئەوان بڕیاریاندا کە چەند نەوت حازرە وەزارەتی نەوت دەتوانێ وەری بگرێ ئیتر ئیشکال نامێنێ لە ماوەی لەوانەیە چەند سەعاتێکا 120 میلیارەکە تەسلیم بکرێ بەڵام هەندێک ئیشکالی تر هەیە لەم نێوەندەدا بەڵام بۆ هەرێمدا گرنتیەکە لەو 120 میلیارەکە نانێرێ ئێمە ئەزمونێکی خراپمان لەگەڵ حکوومەتی عێراقا هەیە لەگەڵ ڕێکەوتنەکانە هەیە لەگەڵ پەشیمان بوونەوەکانی ئەوانە بە پێچوان و زۆر جار ئەڵێن ئێمە لە گارێمە ئەزمونێکی خراپمانە لە پابەندی ڕێکەوتن نابن با من و تۆ وەک سەحافیەک و منیش وەک پەرلەمانتارێ بە ڕێکەوتنەکان بچینەوە بە دەستورا بچینەوە ئێمە لە مانگ 20 لە مانگی 2025 ڕێک نەکەوتین ئیمزای خودی وەزیری دارایی عراق کێشەی داهاتی ناوخۆ وەزیری دارایی عێراق ئیمزای کردووە کە هەرێم کێشەی نییە هەموو لیستەکان بە گوێرەی سیستەمی پەیڕۆڵ حازرە تا مانگی 12/2025 ئێمە موچەی هەرێمە دەین ئەسڵەن بە کەلیمەیەکیش لەو کۆبوون لەو ڕێکەوتنا باسی ئەوە نەکراوەکە لە مانگی 5 تا مانگی 4 هەرێمی کوردستان تەخسیس و پارەی هەیە تەخسیسی نامێنێ یعنیمە بابەتێک و لە پڕ هێنایان بابەتەکە سیاسی بوو ئێستا شەر کاتێ ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیار بدا کە نەوت ئەوەی حازرە وەربگیرێت لە ماوەی باوەڕ بکە چەند سەعاتێکە ڕۆژێکە کێشەکان کۆتایی دێ بەڵام کێشەکە ئەوەیە یەکشەمەی ڕۆیشت و کە ئەنجومەنی وەزیران کۆبنەوە ئەم بڕیارەیان نەدا وەزارەتی دارایی بە حکمی راپۆرتەکان حازر نیە و ماتەڵەیەکی کرد سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش نەچووە ناو تەفاسی لە ڕووی پرۆتۆکۆلیەوە کەسێک سەرپەرشتی کۆبوونەوەکە لیژنەی ڕاستپاردووە ڕۆژی سێشەمەی ڕابردوو بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران یان لە تەوسیاتی کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران لیژنەکانیان ڕاستپار لەبەر بۆنەکانی ئەوەی چلەی ئیمام حوسێن کۆبوونەوە پێشەخەن بۆ یەکشەمەی ڕابردوو مەفروزە لە یەکشەمەی ڕابردوو سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڵێ چیتان حازرە چیتان کردووە کوار راپۆرتەکان و بەرەنجامی ئەمە بڕیار بدا بەڕێز وەزیری دارایی شێتی ڕێکەوتن بۆیە بیش کەونە ڕێکەوتن ئێستا بەیان سبەی وەزارەتی نەوتی عێراق و وەزارەتی سامانە سروشتیەکان بڵێن تەواو ئێمە هیچ ئیشکالێکمان نییە 100,000 بەرمیل حازرە 150,000 حازرە هەرچەندە تورکیاش ما قەناعەت پێکردوە کە هێشتا ئەمەش ئیشکالێکی ترە چونکە بێ تورکیا ڕازی بکرێ ئەمەوە 2 ساڵە لەوەتەی لە 2023 لە مانگی ئازارەوە ئەو بڕیاری محکەمەی ناوبژیوانی پاریس دەرچووە تا ئێستا نەوت بە بۆڕی بەندەری جیهانە لە هەرێمی کوردستانەوە نەڕۆیشتووە تورکیاش قسەی هەیە لە مەسەلا هێشتا حکوومەتی عێراق لەگەڵ تورکیا ڕێک نەکەوتووە ئەمە یەکێ لە گرفتەکان گریمان ئیشکال نەما و نەوت حازرە و وەزارەتی سامانە سروشتیەکان ئەڵێ بفەرمون کۆمپانیای سۆمۆ و وەزارەتی نەوتی عێراق وەرن نەوتەکەمان لێ ببن هێشتا پێویستی بە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە چونکە وەزارەتی نەوتی عێراق ناتوانێت وەریگرێت چونکە لەوێ بڕیاری 230,000ەیە چۆن ناتوانێت 100,000 وەرگێ پێویستی بە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە نقطەی ئەساسی و کێشەی ئەساسیەوەی بە ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەم بڕیارەی نەدا نەیویست بیدا تەخیری کرد بۆ دوای
مناسباتی چلەی ئیمام حوسێن ئیتر فاکتەرەکە چێژ لەمە ئەبینن هەر ئامانجەکەیان ئەوەیە ئاوا تەخیریکەن ئێمە ماندوو بکەن خۆیان بسەپێنن گەورەی خۆیان پیشان بدەن بۆ بڕیار نادا ئەگینا حکوومەتێک ئەزانێ تەنها بە دوو جملە بڵێ وەزارەتی نەوت چی حازرە بچن لیژنەکانتان بچێ چی حازرە جارێبان نەوتەکە بڕوە ئەوەی تر لەسەر مەسەلەی داهات و ئەوانە من پێم وایەکی تۆ هەبوو کە لەم یەک ڕۆژا کردت پێم مامتەق بوو ینی لەوەی گوتەدا گەر باشە ئێمە 120 میلیارەکەیش نەڕۆشتۆ لای هەرێمەوە خۆ توانێت لەو پارێکەی نێرێەوە ببڕێ خۆ ئەمە ینی ئەگەر بڵێ ئەم سەرۆک وەزیرانی عێراق ئەم ئەنجومەنی وەزیرانی عێراقە ئەگەر خەمێکیان نەیە هەست بکەن ملیێنی عێراقی سێ مانگە قوت و موچەیان بڕیوە ئەبێ ینی ئیرادەی ئەوەیان هەبێ هەندێک چ تەجاوز بکەن واز لەوە بێنن خلافیان لەگەڵ حکوومەتی هەرێما هەیە ئەگەر مەسەلە ئەوەی هەندێکیان و مەسەلە 120,000ەکەی تەکی دەکەمەوە سەرۆکی ئەنجومەنی 120 ملیارەکە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەیتوانی بڵێ پارەکە تەمیلکەن و 120 ملیارەکە بڕن یعنی ئەمە ئاسانترین بڕیارە بۆ ئەمە ناکەن نا مەسەلەکە ئەوە نیە کاک سامان باوەڕ بکە خۆی یەکێک لە ئیشکالە گەورەکان ئەوەیە ئێمە بەردەوام ئەم قسانەیەکەی بەردەوام نیگەرانی لەم عێراقی کە لە دوای ڕوخانی سەددام و لە دوای دەریایەک خوێنی عێراقیەکان هی ئێمەش و هی خوار ئەم عێراقە تازە هات بەردەوام نیگەرانیەکە وەڵام کێشەی گەورەش ئەوەی ئەبێ هەر بەردەوامیش بین ئەخە بۆ هەر بەردەوام بین یعنی چی بکەیت ئەزانی سێریکە دە تۆ یەک شتەیە کاکشوان تۆ لە ناو حیزبێکی گەورە و بڵێن دەسەڵاتداریت بڕیاری لای بەڕاستی یا ئەوە تا من دوێنێ دکتۆر سامێت ڕوشی میوانم بوو لەم بەرنامەیە ئەلە کاکە ئەویشڵێ بەڵێ کێشەکە سیاسیە ئەمە لەسەر ئاستی باڵا بەڕاستی ئەبێ بڕۆن دانوستان لەگە عێراقن بۆی کێشەکە چارسە بێ ینی جەنابی بۆ نونە کاک مەسڵ بازانی کاگنە چیرۆڤان بارزانی هەر کاکێکی کە ینی بەڕاستی بۆ ناچن ئەم کێشە لە ڕێگەی سیاسی و چارەسەرکەن و ئەم خەڵکیش نەجاتی بێ یاوەتە کاکە کشێمەوە کۆی کە باسەکرا پێشت زانی کاک سامان ئەوەی من بزانم لە دەستپێکردنی شەڕی داعشەوە تا ئێستا ئەوە 9 ساڵە بەڵە بەقەدەر ئەم کابینەیە سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم لە بەغدا نەبوو ینی ئەوە ینی بە حزوری هەردووکیان ینی دەیان ڕێکەوتن کراوە مشکلەکەمانەوەیە عێراق التیزام ناکا بە ڕێکەوتنەکانەوە من و تۆ شاهیدین 4 ڕۆژ پێش ئێستا 5 ڕۆژ پێش ئێستا وەزیری نەوتی عێراق نەوت سبەی دوو سبەی نەوە هەناردەیە باشە بۆ خەڵک ناپرسێت وەزیری کاکەوە هەندێک جار ئەڵێن ئەندامی پەرلەمان لە خۆیەوە قسەکە باشە ئەمە وەزیری نەفتی عێراقە وەزیرێکی سیادی وتی ڕێکەوتین و سبەی و دوو سبەی ئێمە نەوتە نێرین ئێ باشە چی لێ هاتکووە ئەبا ڕای بگەێنێ بڵێەوە من ئەو قسەیەوەم کرد خەلەلەکە حکوومەتی هەرێم بوو با ئەمە ڕابگەێنن نا ینی لە ڕاستیا دڵنیابە ئەگەر مەسەلە ئەوە بێ هەرێمی کوردستان نەوت ڕادەست نەکە ئەگەر مەسەلە ئەوە بێ هەرێمی کوردستان 120 ملیارەکە ڕادەست نەکە هەر سبەی خۆیان لە بەغداوە ڕایەگەێنن خەڵکی بە شەرەفی کوردستان ئەوە ئێمە رازین ئەو نەوتەی کە هەیە وەری بگرین ئێمە رازین بەوەی 120 ملیارەکەمان بدەنێ بۆ ئەوەی موچەتان بۆ بنێرین بەڵام حکوومەتی هەرێمە نایکا بەڵام ئەسلی مەسەلەکە ئەوە نییە لای ئەوانە یعنی ئەیانەوەی ئەم بارودۆخە بەردەوام بێ و کۆمەڵەیە فاکتەری بۆچی ینی عێراق چ سوودێک لەمە بینێ یەک هەڵبژاردنە لە عێراق باش بەداڕێ لە دۆخی ئەوان گۆڕێ باوەڕ ئەوان کاتنیدیان لە هەرێمی کوردستان نێتاوە نا جەماوەری خۆیان وا پەروەردە کردووە تۆ وەرە کاندیدێک لە دەرەوەی پارتی وەکێتی بە قووەترین کاندید ئەو کاندیدانن لە دەرەوەی پارتی وەکێتی لەم زۆنی سەوزە کە هێرشیان هەیە بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ سەر پارتی ئەمانە کاندیدی بە قوتن لێرە ئەم جەماوەرەی ئەیرەوا پەروەردەکراوە 20 ساڵە بەم شێوەژادنی پێشووەوە تەجروبە کراگە دەریش نەچوون هەر بە قسەی خۆتان نەنا بەڵام دەنێکیان دەرنەچوون ئەندام پەرلەمانی پارتی هەبوو هی یەکێتی هەبوو 500 دەنگی هێنا ئەوانەی کە هین و گەیشتە حوت و نزیک بوونەوە حقیقەت هەردەنگیان هێنا دوای حزبەکە ئەوانی تر هێنایان لەو نەیانەداوە کەسێک وەکو شەخص بەڵام دایانە حزبەکانی ئۆپۆزیسیۆن یعنی نەوەی نوێن 9 کورسی هێنا خۆ نیان مەسەلەن با بڵێن کاک غالیب دەرنەچوو هەندێک دەرن بەڵام هەر دیسان چوو بۆ ئەوانەی کە دژی پارتی وەکێتوی جا لە بەغدای ژوایە لە خواری و عێراقی ژوایە جەماوەرێکیان پەروەردە کردووە کێ ئازاری کورد بدا
کێ ئازاری هەرێمی کوردستان ئەمە تا ئێستا هەیە ئەمە ئیشکالێکی زۆر قوڵیشە یعنی جێگەی مەترسیشە بۆ ئایندەی عێراق بۆ ئایندەی پێکەوە ژیان لە عێراق بۆ ئایندەی پرۆسەی سیاسی لە عێراق کێ زۆر تند بێ بەرامبەر هەرێمی کوردستان کێ قوت و موچەی خەڵک ببڕێ کێ ئازاری هەرێمی کوردستان بدا ئەم قایمە کورسی زۆرە هێنێ دەنگ زۆرە هێنێ ئەم پەرلەمانتارە ئەبێتە بەتەڵ ئێستا تۆ نازانی کۆمەڵی واجیهە دەرکەوتۆ لە پەرلەمانی عێراقا ئەزانی بۆ واجیهن تەنها مەسەلە ئەوەیە دژی هەرێمی کوردستان هیچ هەندێک فاکتەری تر هەیە بەڵام ئەوانە لاوەکیت بۆیە بەڕاستی وەکوتم یعنی گرفتە گەورەکەەوەی ئێمە بێ بەردەوام بین و یاخ دێم میلەتە داماوە تاکەی بەردەوام بێ یعنی ئەوە سێ مانگە بۆ نمونە موچەی وەرنەگرێت بۆ ئەمە منتەقە من پێم وایە بێ حکوومەتی هەرێمی کوردستان سەرکردایەتی سیاسی کوردستان یعنی پلانیان هەبێ پلانی بیان هەبێ فعلا ناکرێم عێراقەوا بکە ئەی پلانی ئێمە کۆمەڵە ئیشکالەیە کاک سامان یەک لە ئیشکالە گەورەکان کاکە ناو ماڵی کورد تەبانیە تۆ بینیوتە من جارێکی ترش نازانم لەگەڵ تو بوویان لەگەڵ میدیایەکی ترا باسم کرد سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت کورە نەخێر پارتی مەکتەبی سیاسی پارتی نەخێر کاک لاهور بانگەوازەکاڵێ بێ با هەمومان کۆ ببینەوە هەموو حزبەکان وەرن کۆ ببینەوە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ئەڵێ وەرن هەموو فراکسیۆنەکانی بەغدا وەرن کۆ ببینەوە کاکە چیتان هەیە پێمان بڵێن ڕوبەڕوو ناڵێن نەوتی قاچاقەیە نەوتی قاچاق بۆ لە تەلەڤزیۆنەی لێ بۆ ناچی بە سەرۆکی حکوومەت بڵێ ناڵێن دزی و گەندەڵی هەیە ناڵێن خەتاکە هی ئەڕوانیە تۆ بگەیتە بەرامبەر سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم بڵێ خەتاکە هی ئێوەیە واز لە ئیعلام و سەوت کۆکردنەوە بێری چونکە ئەمە چارەنووسی فەرمانبەرانە خەڵکی ئێمە ماندووە تۆ ئەبێت لەم بابەتا خودا شۆری لە حزبایەتی خەمی گەورە و خەمی فەرمانبەران بێ بچنی یەخەی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بگرن بڵێن بەڵێ هاتوون بۆ کۆبوونەوە خەتای ئێوەیە نەوت بە قاچاخە فرۆشن چیەکەن داهات نادەن یاک دوو سێ چوار ئێ بانگەوازەکەن وەرنەم کۆبوونەوە بکەین سەرۆکی حکوومەت و جێگرەکەی کەچی ناچن بۆ ئەوێ پارتی چوو یەکێتیش هەرچۆنێ بوێ چوو بە کۆبنەوەکە کەچی لێرەوە ڕاکەن بۆ لای محەممەد شیع سوودانی و خۆیان نەگەیەنە حەلبوسی و ئەچنە لای فایق زیێدان و بەم ناتەبایە تۆ چۆن نتوانی بە یەک پاگێج قەزەی موچە بکەیتە قەزەیەکی نیشتیمانی قەزەیەکی گشتی بیکەیتە هێڵی سوور کاشە دەستی پارتی بەستووە کە ناتوانێت یەکێکە لە فاکتەرەکان پارتی ناتوانێت وەک ریفراندۆمی لێتێ ریفراندۆم لەبەر لایەنەکانی تر مایک بەرنەکەوت هەمویان لە ڕۆژێ دوای انتخابات مەجای پارتیان نەدا قسە بکە کەچی بابەتەکە کە خراپ بوو کە تێکیاندا ناچمە ناو فاکتەری خراپبوونەکەی و تێکچوونەکەی هەمووتیان پارتی ئێسش بکشێرەوە زەمان چیە پارتی سیوە کورسی هەیە بەڵام 32 کورسیمان لەولا هەیە زەمان چی هەر 32ەکەی خۆیان ناکەنەوە لای بەڕێز حەلبوسی و بەڕێز سوودانی و بەڕێز مالیکی و بڵێن ئەوە پارتی نیە نوێنەری کوردینەوە ئێمە 32 کورسین و احتیمالە عراقیش بێتە سەرخەت یەک دوو مانگ موچە بدا بەڵام ئایا بەمە چی لە قەزێ نیشتیمانەکە بکەین چی لە دەستور بکەین چی لەوە بکەین 100 ساڵە ئێمە خوێنە ڕێژین تا ئەم قوارە بەم ناتەبایە و بەم شپرزەیە بچینەوە بەردەستی عێراق یعنی هەڵەکانی مێژوو دووبارە بکەینەوە کە لایەک ڕێیەکە و لەگەڵ حکوومەتا و ڕایەک لێنەیەکە توش هەل لە شاخەوە هەتا شار شەڕی ناوخۆمان کرد و کێشە دروست بوو ئێسش بەم ناتەبایە تۆ ئامادە نەبی لەگەڵ سەرۆکی حکوومەتەکەی خۆ لەگەڵ وەزارەتی نەفتی خۆ کۆبییتەوە بڵێ یاک دوو سێ تۆ نەوت بە قاچاخڕوا چی هەرچی کەم و کورتیەکەیە کاکە تەبیعیە بیڵێن بەڵام بچی ئامادەبی هەموو ڕۆژێ خۆ بکەیتە لای بەڕێز بەرپرسانی باڵای حکوومەتی عێراقا بەم ناتەبایە کێشە چۆن چارەسەر ئێمە خۆی بەشێکەوە بۆ تۆ پێت وایە عێراق ئەوش نابینێ کە ئەوە نزیکە بینەوە لە ساڵە گەشتا کابینەی دێم پێک نەهێنرا و پەرلەمان پەکخراوە ئێمە ناتوانین ناو ماڵی خۆمان ڕێخین چۆن ناتوانین ڕوبەڕووی عێراق ئەگەر پرسیار لە منەکەی وەڵاهی پێک نهێنانی کابینە وەڵاهی زۆر یعنی کەم و کورتێکی گەورەیە پێش هەمووی بۆ پارتی یەکێتی ڕاستە خۆیسا ئەگەر بڕۆ لە کادرێکی قیادیەکی پارتی بپرسە لەوانەیە بڵێ ڕەبتی بەوە هەیە کورسیەکان دیارە و نازان مەڵێ گوێزەکان بە ژمارە و حەجمی یەکێتی دیارە و حەجمی ئێمەش دیارە و یەکێتی داوایشتی زیاترەکە بەڵام سەرڕایەوەش ئەگەر ڕێی منی شخصی وەرەگری کەم و کورتێکی زۆر گەورەیەک حکوومەت پێک نایە حەقە پارتی و یەکێتی بە تایبەتی ئەگەر پێیان وایە عێراق بەردەوامە بێ لەم موچە بڕین و لەم ئازاردانی خەڵکی هەرێمی کوردستان کۆمەڵی ئیجراعات دەست پێ بکەن یەکەم هەنگاو ئەوەیە کە جەنابەت وتن حکوومەت پێک بێن ینی پێک نهێنانی حکوومەت ینی چی
ئەوە 8 مانگەوە ساڵێکە 100% من لەگەڵەوەم. دووەم بەڕاستی ئەبێتر هەندێ هەنگاوی تر بەهاوێش دێ. هەنگاوی یەکەم کە ئەبێ ببێتە خەمی گەورەی حکوومەتی هەرێم ئەوەیە ئەم حکوومەتە بێ و حکوومەتی داهاتوو ئەگەر وەزعەکەوا بەردەوام بێ کە احتیمالێکی شێ بەردەوام بێ هەرچەنە ڕێکەوتنە جاری تێک نەچووە ئەبێ خەمی گەورەی حکوومەتی هەرێم ئەوە بێ خەمێکی موچە بخوایانی خەڵک کە پارەی پێ نەبوو بەڕاستی هەندێشت هەیە لای نامێنێ خەڵکە چووە ماڵ ژنەکەی منداڵەکانی ژیانیان لێ تێکدا پارەی نەبوو بچێ بۆ عیادە نەیبوو شیر بکڕێ کاکە وەڵا ئینتیمای نەتەوەیشی لاوازە بێتەوە. من بەڕاستی خۆشحاڵم یان تۆ جەناب بڕیادەری فراکسیۆنێکی گەورەی ینی بەڕاستی پارتی تۆ ئاوا بیرەکەیتەوە ئێ معقولە ئێمە بەرپرسە گەورەکانماوا بیر ناکەنەوە ینی خەمی و خەڵکە نەخۆن وەکو تۆش ئەزانن کە وەزعی خەڵک چەند خراپ. والله وەزعی خەڵجا کێ نازانێ وەڵا لە لووتکەوە تا خوارەوە هەموو ئەزانن وەزعی موچە خۆراک ئەزانی خەڵک چییە بینێکا شوان بەڕاستی خەڵک تەنکەرەنەوتە بینێ بە قاچاق ئەفرۆشێ داهاتێکی زۆری ناوخۆ هەیە ناچێتە خەزینەی حکوومەت ینی هەموو ئەمانە ئەبینێ لە لایکیش گیرفانی بابن یەکش ڕاستکەمەوە زۆر باسی تەنکەرەنە و تەکرێ و ئەڕوات و جاری وایە ڤیددیوە بڵاوەکەن و حاڵەت ئازای چییە؟ حکوومەتی هەرێم خۆی پێش ئەم ڕێکەوتنە ئەڵێ من 280,000 بەرمیلم فرۆشتووە یخۆ بۆڕی ناڕوە بە تەنکەرە ڕوە ئێ باشە 280,000 بەرمیل ڕۆژانە نەوت بڕوا هەمووشی بۆ ئێرانە ڕوە ئێ باشە چەند تەنکەرە بێ ئەخۆ ئەمە محەممەد شیع سوودانی هاتە پەرلەمان خۆی وتی هەرێمی کوردستان 280,000 بۆ 300,000 بەرمیل نەوتە فرۆشیە وەزارەتی نەوتی عێراق ئاگدارە وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم خۆی داتای فرۆشتنەکەی بڵاو کردوەوە 60,000 بۆ کۆمپانیاکان ئەوەنەی بۆ ئیسیحلاکی ناوخۆی ئەوەنەی بۆ بەرهەمێنانی کارەبا نازام ئەوەنەی بۆ بجێی تەژێمە قەرزاری نەنەمە بەست ئەمەی کە کردویان تە بابەتێک و هەر ڕۆژنا ڕۆژ جەناب دەتەوێت بڵێ زۆر ئاشکرایە زۆر ئاشکرایە بابەتێکا کە تۆ 280,000 بە ئاگداری زۆر ئێساس ئەڕات و لە دەروات ڕاستە لە ڕووی نەفسیەوە تۆ ئەڵێ ئەم نەوتە ڕاو من موچەمی ئەمە گرفتە ینی بەرپرسی باڵای پارتی هەیە بۆ دێتی نەخێر ئاسپۆساسی نییە ئەمە قاچاق جا نازانم بەرپرسە چۆنە لە خۆ ئێمە بە ئاشکرا وەزارەتی سامانە سروشتەکان خۆی بڵاوی کردوێتەوە کە 280,000 نەوتی نردووە و بە ناڕەسمی و لە ڕێی بۆ ڕیۆنە لە ڕێی تەنکەرەوە فرۆشتیوێتی و بەم شێوە پۆلێنیشی کردووە چەندی بۆ چەند حکوومەتی عێراقیش ئەمە زانێ و محەممەد شیع سوودانیش ئەمەی لە پەرلەمان باس کرد بۆیە کە ئەمە باسکراوە زۆر زۆر تەبیعیە تۆ 100 تەنکەر ببینی کەوت بێتە دوای دەقسەکە لەسەرەوەی ئەم داهاتە ئەچێتە گیرفانی چەند کەسێکە لە ناو حیزبە هەردوو لا یعنی بەڕاستی یەکێتی ئەو تەنکەرە نەوتەی لێوەیە $600 گومرجی لێوەرەگەی کە بۆ حیزبیشە من نازانم ئەوە چۆنە ئێمە بەڵام مەبستم خۆ کێشەکە ئەمەیە سێرەکەی داهات سفرە هیچ نییە ئەزانی چۆنە خۆی وەزارەتی سامانە سروشتەکان خۆی وەکوتم داتا و ئاماری فرۆشتنی ئەو نەوتەی کە لە ڕابردووە بە تەنکە فرۆشتێتی بڵاوی کردوێتەوە وە سەرفەکەیشی دیاری کردووە مەسەلەن 160 ملیار بۆ ئەوەی تەشغیلی بوو چی ینی ئەوەی بەڕێوەبردننی کاروبارەکانی حکوومەت ئەم حکوومەتە بەچی بەڕێوە ڕاش مەسەلەن ئەڵێ 60,000 بۆ کۆمپانیەکان ینی ئەمە حکوومەتی هەرێم وەزارەتی سامانە سروشتەکان و وەزارەتی داراییش بە ئاگدارە ینی ئەم ئامارانیان ڕاگەیاند و ئەوەی تر قاچاقچی ئەکرێ ناکرێ وەڵی قاچاقچی دیاردەیە کە لە هەموو عێراقا هەیە ئەوە لێدوانی کاکێ ئەو پەرلەمانتارە ناوەکەی بیرۆ چوە لە ئەکاونتی خۆشم دام بەزاندووە ئەڵێ تەحەدای بەڕێز محەممەد شیع سوودانی یەکەم نەوت بە قاچاقە ڕوا دەیان بۆ ڕیوە ئەمە یەک دە ڕۆژ پێش ئێستا کۆمپانیای سۆمۆ ڕای گەیان کە کۆمەڵێ باخیرەی گەورە یانزە باخیرەی گەورە لە بەندەرەکانی خواروی عێراقەوە نەوت ئەبەن کەس نازانێ ئەم نەوتەی چی عێراقیشە وایش تەجهیز کراون لە ڕادارەکان ناخوێندێنەوە هەر کۆمەڵێ پەرلەمانتار بەیاننامەیەکیان دەرکردووە ئاڵێن 1 دیناری بەندەرەکان نایەتەوە بۆ وەزارەتی ناوخۆ ئەزانی چییە؟ مەسەلەی بەکارهێنانی ئیستیهلاکی ناوخۆیی ئەزانی حکوومەتی عێراق ڕۆژانە 800,000 بەرمیل وەزارەتی نەفت ئەیداتە بۆ ئیستیهلاکی ناوخۆیی ئەیداتە مەسفا و ئەوان ئەو کۆمپانیانە 1 دیناری داهاتی بۆ وەزارەتی دارایی ناگەڕێتەوە ئەمە قسەی کاریگەرترین وەزیری کابینەکەی محەممەد شیع سوودانی بە منی وتووە باشە
لێرە سید ئەم فەرقەکە تۆ 800,000 بۆ ئیسیهلاکی ناوخۆی بۆ عێراق بەکارەهێنی من هەرێمێک نیم لە چوارچەوەی عێراقا 800,000 زەربی 12.68 کە بەرکەوتەی شایستەی ئێمەیە لە ڕووی مالی و نۆفتوە هەموو شتێکەوە 110,000 بەرمی نەوتەکە بۆ خۆتە سەپێنی بەسەر مناڵێ ئەبێت 50,000 بۆ ئیسیهلاکی ناوخۆی بەکاربێنی بۆ ئەڵێ ئەبێ داهاتی ئەو 50,000شم تەسلیم بکەیتەوە کۆی داهاتی ئەو 50,000 ئەمە هەرێم زەرەکە شوان لە کاتێکە ئەوان خۆ بانزین بە 450,500 نەوتیان بە بەلاش دەسەکە بەڵام خۆ ئێمە بە هەزارە بێ بیکڕێنەوە شکەوالی بۆ داهاتەکەش بین ینی خۆ هەرێم قازانجی نییە وەش ڕادست کاتۆ بڵێ کاکە دامن بکات لە ڕووی بانزین و ئەو ئەگەر خۆ بودجەکانی تر جگە لەم ئەوەی عێراق تەمیلی ئێمەکە ئەوەی پارەمان بۆ نێرێ بە گوێرەی قایمە و ناو بۆ موچەی نێرێ عێراق هیچ پارەیەکی تر بۆ ئێمە نانێرێ ئەگینا ئەو نەوتەمان داتێ بۆ ئیسیهلاکی ناوخۆیی بودجەی تەشغیلی و ئیسیسماری بنێرێ بە دڵنیاییەوە بابەتی نەوت و هەموو سێکتەرەکانی تر گۆڕانکاری بەکاردێ بەڵام تۆ سێت عێراقە بۆ خۆی 800,000 بەکارەهێنێ 1 سنت وەرناگرێتەوە وەزارەتی دارایی ئەیداتە کۆمپانیاکان و مشتقاتی نەوتی لێ دروستەکرێ و پارەیە خەیاڵیشی لێ دروستەکرێت کە پارەکەش ئەخورێ مەسئولینی عێراق و حزبەکانی عێراق پارەکەی شەخۆن ناگەڕێتەوە بۆ خەزێنەی دەوڵەت جگە لەمەیش یعنی بانزینی عێراق ینی دعم کراوە هێشتا لەسەر ئەمەیشەوە بودجەیەکیان بۆ پارەیەکیان بۆ تەخسیس کردووە بۆ ئەوەی بانزین بە 450,000 بێ کاکەمانە لە هەرێمی کوردستان نییە ئەو دێ بە قایمە موچە بۆ نێرێ بودجەی تەشغیلی و 50,000 من واکە بۆ توش ئەدەمێ هیچ لێ هیچ شتێکی ڕسمی نییە ڕێکەوتنەکە گفتوگۆ لەسەرگوفتوگۆ کردووە لابێ و ئەوە خۆمان لە ناوخوا بەکاری ئەمە لە ئەلام بڵاو کراوە بەڵام هیچ شتێکی ڕسمی عێراق نییە بڵێ ئەو 50,000 بدە من نەوتت بە پێدەم بە 450,000 بیفرۆشە و نەوتەکە بێتەوە ئەمجار هەر مەسەلە بانزین نییە شەریکات هەیە یعنی کۆمەڵی کۆمپانیای گەورە هەیە یعنی مەسلەی نەوتی سپیە کۆمەڵی بابەتی ترە لە حقەتە ئەم تەفاسیلە لەوانەیە وەزارەتی سامانە سروشتەکان بزانێت چونکە تۆ نایشکری هەموو شتێ تەسلیمی عێراقی لە ڕاستیە یعنی ئەم عێراقە ئەمە کەی بنەمای فیدراڵی لەسەر نیە عێراق نەخێر عێراق نەسیقەی لەسرە نەباوەڕی بە فیدرالیزم ماوە نەباوەڕی بە دەستور هەیە ستراتیژێک و بەرنمەیەکی داڕێژراوی هەیە یعنی هێزێکی بە قووەتی کاریگەریش پشتگیریانە ئەم بە ئەم ستراتیژە ئەوێ هەرێمی کوردستان ڕوت بکاتەوە ئەوێ مرکزیت جێبەجێ بکە هەموو شتەکان بچێتەوە بەڵام هەست ناکەی دایم کاک شوان ئەوان سەد جارێکێش خۆشە دانە بەوانە ینی دایم هەنگاوێ لە پێش ئێمەن زیرەکترن لە ئێمە لە مۆزوع ڕێکەوتنەکانە دوێنێ دکتۆر سامی شتێکی جوانی ئاشکاکڵێ لە ناو ڕێکەوتنەکان لێک تێگەیشتە ئەڵێ نووسراوە لە 150 داهاتی ناوخۆ ئەڵێ باشە خۆوانیان توانی هەر ئەو کاتە بیان تا بە یارمەتێ ناوخۆ نا 150 داهاتی فیدرالی ئەڵێ ئەوەی ساتوانێت داوایکە ئەی خۆی سایکێکە لە گرفتەکان بەڕاستیەمە هەرێمەڵێ من چۆن پارەی ڕسومات و چوزانم هەنێک باجی هەیە ناوخۆیە من بیم بە تۆ ئێتۆڵی لە 150 بەرێ تۆ منە بێ لە 150 داهاتی فیدرالی بم بە تۆ ئەزان کارە ساتەکە چییە کارە ساتەکە ئەوەیە حکوومەتی فیدراڵ لە بۆسا بێ بۆ هەتا لە ڕووی مستەڵەحەوە بەڵام شتی ئەوەیە کێشەڵێ ئەڵێ تۆ زمان نازانن کارڕوا گفتوگۆکە عەرەبی زانین یاسازانی ئەڵێ ئەو بە پێی قانون بجوڵێتەوە لەگەڵ تا بەڕاستی حەق بۆ ئەمە کێشە ناخۆ لە ئاخیرا ئێمە قانونی ئیدارەی مالی ساڵی 2009 زەمان هەیە بە گوێرەی قانونی ئیدارەی مالی لە ئەلفەوە تا یا دیاری کردووە داهاتی نانەفتی چۆن کۆکرێتەوە چەنی لە هەندێ لە داهاتە کۆکراوەکان 180 بۆ محافەزاتە هەندێکی باسی تعمیری دەواازە حدودەکانەکە یعنی قانونی ئیدارەی مالی بەتەواوی حکوومەتی هەرێم ئەڵێ من نازانم مستەڵەحێ نووسراوە کەلیمەیەک نووسراوە ئێستا عێراق بێ ئیستیغلالی ئەم کەلیمە بکە بەڕاستی ئەمە ڕۆحی ئەوە نییە تۆ مەسەلەن هەرێمی کوردستان بە هەرێمێکی خۆت حساب بکەی لەوانەبی بۆ شەڕ لەگەڵ ئەم مشکلەکەی ئێمە ئەوەیە ئەمە لە بۆسان بۆ ئێمە ئەگینا باوەڕەکەی ئێمەوە ئەوە ساڵێکە قانونی دەستگای شەهیدانی عێراقمان تعدیل کردوێتەوە بە گوێرەی ئەم قانونە هەرچی شەهیدانی دەستی ئیرهاب و داعشەیە لە هەرێمی کوردستان ئەبێ بخرێنە سەر موئەسسەی شوهەدای عێراق و ئیمتیازاتیان وەک عێراقی لێبێ ساڵێکە قانونەکەمان دەرکردووە تەسویتیشمان کردووە من وەکو لیژنەی شەهیدان 3 جار چوومەتە دەستگای شەهیدانی عێراق
15 ڕۆژ پێش ئێستا دکتۆر شاخەوان ئیتیفاقێکمان کردن دکتۆر ئەم مؤسسەی شوهەدای عێراقە یاریەکە لە مەسەلەکە مەحقوڵە لە ماوەی ساڵێکە نەتوانێت تعلیمات دەرکا بۆ جێبەجێکردنی قانونەکە دکتۆر شاخەوان وەکو جێگری سەرۆکی پەرلەمان چووەتە لای سەرۆکی مؤسسەی شوهەدا 15 ڕۆژ پێش ئێستا پێی وتووە بۆ ئەم تعلیماتە دەرناکەن یعنی کێشەکە ئەوەیە ئەوان لە بۆسان بە ڕۆحێکی دوژمنکارانە تەعامل لەگەڵ هەرێمی کوردستان ناکەن چۆن خەمی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەسڕە و بەغدایانە ئاوا خەمی هەرێمی کوردستانیان نییە کێشە گەورەکە ئەمەیە ئەگی ناخۆ ئێمە لە زۆر بابەتە نە لە دەستور نە لە قانونا کێشەمان نییە ئێستا من یەک دوو جاری تریش وتومە ئەو ڕۆژەیش سەرۆکی دەستگای سەرۆکی لیژنەی شەهیدانی ئێمە لەوێ نەبوو قانونی تەسوید بوو لەسەر قانونی یعنی تعدیلی قانونی دامەزراوی زیندانە سیاسەکانی عێراق من لە جیاتی ئەو دەستم کرد بە خوێندنەوەی قانونەکە باوەڕ بکە ئەکرێ بڵێم غەڵەتم کرد لەبەرەوەی استحقاقی یاسایی و دەستوری شەهیدانی هەڵەبجە و زیندانیانی سیاسی هەڵەبجە و ئەنفالمان خستە لاپەڕە یەکەم و منیش خوێندمەوە وەڵایی بۆ مێژووی لێم برادێکمانەیە لە لیژنەی شەهیدان پیاوێکی زۆر بە ڕێزە عەرەبە وتی بۆ من نەیخوێنمەوەنەوەکو حساسیت دروست بێ خۆیشان هەست بەوەکەن لەبەرەوە باسی هەڵەبجەیەکەی باسی ئەنفالەکەی تۆ ئەی خوێنیتەوە نەوەکو کاردانەوە دروست بێ خۆتە زانی کاکشوان خەڵکەیە ینی بە هەر حاڵ زۆر نەچوە تەفاسیل وتم بەو پێی لە ڕووی پرۆتۆکۆلیەوە من سەرۆکی لیژنەی شەهیدانم ناکرێ من سەرۆکم ئەندامێک بیخوێنێتەوە هەر ئەوەندەی خوێندنەوە هجومیان بۆ کردی هەر ئەوە نەمان پێکرا هەرچی فراکسیۆنی کوردستانی هەیە هەر هەمووی چوونە دەرەوە قاعەکەمان بۆ جێڵان وتمان خوا حافیز یعنی بەس لەبەرەوەی باسی هەڵەبجە و ئەنفالمان خستووە پێشەوە پێش ئەوەش تعدیلیکەین لە نەسی قانونی زیندانە سیاسیەکانە ئەڵێت یعنی ئەوانەی ڕەفحا و هەڵەبجە وەکو یەک هاتووە ئەوانەی لە ئینتیفازەی شەعبانیە ئاوارەی سعودیە بوون لەوێ چوونەتە کەم امتیازاتی فول موچەی فول هەر لەگەڵ ئەمە ئەڵێ ئەبێ ئەوانەی هەڵەبجەی شۆک و ڕەفحا امتیازات وەرگن قانونەکە قانونێکی فیدراالیە ێ بەشە بۆ ئەوانێ دەن بۆ بە ئێمەی نادن دەیان بابەتی تر دەیان زمانی کوردی مادەی چواری دەستور بەڵێ زمانی کوردی و عەرەبی زمانی ڕسمی دەوڵەتن لە پەرلەمان لە ئەنجومەنی وەزیران لە مەحکەمەکان لە مؤتەمەری سەحافی لە هەموو شوێنێ ئیشی پێکرێ 15 ڕۆژ بەڵێ سەمانگە پێش ئێستا جەنابەت میدیاکارێکی بە ئاگای وەزارەتی تعلیم عالی عێراق بڕیارێکی دەرکردووە ئەڵێ زمانی کوردی جوابدانەوەی پرسیارەکان بە کوردی لە زانکۆی کەرکووک و مووسڵ و کێوکێ مەمنوع قەدەغەیە باش خۆ ئەمە ڕەبتی بە میزان مراجعەوە نییە ڕەبتی بە ڕادەستکردنی نەودە ڕەبتی بەم ئەقلێتەوە هەیە زۆر جاری ئێمەش هاوکارین بۆی ئەم ئەقلێتە بۆچی شۆڤێنیە سەر بگری عن نمونونێکێنەوە من لەم شەوانە کاکە حەمە میوانم بوو وتی سەر کۆماراتە هەڵەبجە وتی بەپی پرۆتۆکۆڵ ئەبێ ئاڵای کوردستان لەپا ئاڵای عێراقەدان وتی ڕاوێژکارەکانیان لایەن برد ئێسەر کۆماری قسێکی نەکرد اینجا بۆ نەڵێنەوە کەم و کورتیە فعلەن کەم وایە ئێکە تۆ سەر کۆمارەکەت کووردە بەرگری لە ئاڵای هەرێمی کوردستان نەکا ڕاوێژکارەکەی بڕوان لای باقسەنەکە ئەو چۆن ئیتر سامان با سەریح ینی ڕێگوتی وتی من احترامن بۆ مەجلیسەکە پێم ئەی بوەڵسمەنە ئەڕۆشتم وتی بە پارێزگاریشم وتمەوە ئاڵا بادانێ وتی زۆر ئەڵمانە نیانێش داینین خۆ لێویا سەر کۆماتوانێ بڵێ بە یارمەتیانەوە ئاڵا بێن و داینین ڕاست ینی قسەکە لەسەر ئەمەیە خەڵک ئەمە عەرەب ئەمە بینێ بەڕاستی خۆمە نابێ بە ئاسانی با من کەم کورتێتر بۆ ئیزافە ئەوە کەم کورتی بوو ئەزانی ئێمە ئەم دەورەکە چوینە پەرلەمان هەرگەی ینی کە لە ڕۆژانی یەکەم جەلسات دەستی پێکرد 110 ئیمزامان کۆ کردەوە کە لە پەرلەمان ئەبێ بە کوردی قسە بکرێ ئەبێ متەرجم دانێن چونکە کاکە ئەمە بڕەتی زمانی دووەمە باوەڕ بکە دوانسیانێکمان بە کوردی قسەمان کرد کوردەکانیش ئامادە نەبوون گوێ بگرن لە کاتێکە پەرلەمانتیان تەواو ئەمە دەستورە جیازەکانیان خاص کرد ئۆفیسێکیان دروست کرد لە ژووری ئەعلامی ئەوەی کۆنتترۆلی جەلسەی پەرلەمانەکە متەرجممان دامەزران کورد کاک فەلاحمان دامەزران پێم وابێ لەگەڵ یەکێکی ترا بۆ ئەوەی ئێمە بە کوردی قسە بکەین بۆ بە کوردی قسە نەکەین یعنی مەحقولە پەرلەمانتارە لەبەرەوەی عەرەبیەکەی فولە ئیتر یان لەبەر ئەوەی پێمە عیبە ئەمە عیبە کە تۆ بە کوردی قسەکەی ئەو حساب و بۆ ناکە ئەچێتە دەرەوە ئەبێ لەوێ بزانین عیبە ئەبێ ئەگەر مادام بابەتەکە وایە ئەوان شۆڤێنیانە تەعامولەکەن گوێ ئەگری گوێ ناگری قانون دەرەچێ دەرناچێ کەیفی خۆتانە بە کوردی قسەکەم
متەرجمەکەی شەیکاتە عەرەبی بۆیان جا خۆی گوێ ناگرێ ئەوە بەرپرسیارە نەک من غەرقیکە خۆکەم و کورتیمانەیە باوەڕ بکە یەک دوو پەرلەمان دووسێ جەلسە بە کوردی قسەمان کرد سەیرەکەی نوردەوردە بابەتەکە خەرکی عەکسە بێتەوە ئەمانە عەرەبیەکەیان مەزبوط نییە ئەوەی بچێتە پەرلەمان خۆ نازانێ ڕۆژێ بە لە ئەوە بەرنامەی جەلسەکەتە دەنێ مداخلەیەکە نووسی 2 دقە زیاتر نییە چ ئەندام پەرلەمانی هەیە نەزانێت 2 دقە بابەتێ بخوێنێتەوە هەموو ئەتوانی 2 دقە مداخلە بە کوردی بکەیت بەڵام خۆ ئەگەر ئەتەوێت تەحەدا بکەی وەکو ئەوی ئاڵاکەی هەڵەبجەی لێنەیە پێویستە پەرلەمانتارانی کورد هەموویە بە ئەم بێتە نەرین ئەزانی لە بەلجیکا پەرلەمانی بەلجیکا ئەڵمانی فەڕەنسی هۆڵەندی تایە پەرلەمانتارێکی فەڕەنسی ڕەگەز لە پەرلەمانی بەلجیکا ئەگەر بە بەلجیکی قسە بکە باوەڕ بکە چووە دەرەوە جەماوەەکەی سزایەدا لەوانەیە جاری دووەم بە فەڕەنسی قسەیەکە یعنی بلای خۆمان خۆ کەم و کورتیمان هەیە یعنی ئەوە فاکتەرە بۆ ئەوەی وەزارەتی یەکێکە لە فاکتەرەکان وەزارەتی خوێندنی باڵای عێراق ترسی نەمێنێ بڵێ زمانی کوردی تقریبا ئەڵێ مەمنوعە تۆ لە پەرلەمانە هەرچی جەلسە هەیە جارێک بێتاقەت بوون 2 جار ڕۆیشتنە دەرەوە 3 جار لوتیان لێدایتەیەکان ناچاریانەکەی بێن گوێ بکرن چونکەەوە جەلسەیە ئەبێتە قانون ناچاریانەکەی هینەکە هەڵگرن ئەو کاتە ئەبێتە ئەوەی تۆ دەستور جێبەجێەکەی تو خۆی ئیسپاتی وجودی خۆش دەکەی بەڵام هەندێک لە کەم و کورتەکان لە خۆمانە پەرلەمانتار هەیە بە کوردی هەر قسە ناکە زۆر باش ئەی مەوزوعی یاسای حەشدی شعبی چی لێیە کاکشوان یاسای حەشدی شعبی من پێم وایە ئەمە ڕێی خۆم پێم وانە شیعەکانیش جدی بن لە دەرکردنی ئەیش ترسن ئەمریکا تەبلیغی هەموو لایەکی کردووە فراکسیۆن بە فراکسیۆن مەسئول بە مەسئول لە بەغدا گەڕا ئەوە ڕاستە بەڵێ ڕاست هەسوڕاوی کاروباری سەفارەتی ئەمریکا هاتە مەقەڕی ئێمە لە بەغدا لە ناوچەی سەوز لەگەڵ کاک دکتۆر شاخەوانە کۆبووە لای ئەو هەڵسا چوو بۆ لای محسین مەندەلاوی لای ئەو هەڵسا ئیلە الئاخری فراکسیۆن بە فراکسیۆن ئەمریکا پێی وتون ئەو یاسا دەرنەکەن دەریەکەن با بچن دەریکەن من پێم وانێ بتوانن دەریکەن چونکە قسەکانی ئەمریکا جددی و سەریحیش پێی وتون نابێ بە هیچ هەندێک کەسێ بۆ نمونە لەناو شیعەیە ئەو باڵی کە لە ئێران و زۆر نزیکە ینی هەست ناکەی نەوێت بۆ نمونە ئەمە سەر بگرێ و بە حەقێکی خۆشیان ێزانن ینی من گوێم لە زۆر شۆڤەکاریانە بێ یا سیاسیانە پەرلەمانتاریاڵێ هەر دەریەکەینەوە حەقی خۆمانەوە چیە بەسەرێمە هەندێکیان وەکو ئەو بەزمەی کەوتمان دژایەتی هەرێمی کوردستانەکەن بۆی دەنگکۆکەنەوە هەندێکیان بەڕاستی لەسەر بنەمای پشتگیریکردن لە حەشدی شعبی دەنگکۆکەنەوە ئەمە بەشێکە باشە دەنگەکە خۆلێنە دەنگی پێوە ڕەتاکەی تا خۆ پەرلەمان پێم وایە مانگ یەکەمتری ماوە دوانێ بەڵێ بەس قانونەکە لە تەسوویتە ئەگەر من لە تۆوە پرسم شیعە 180 پەرلەمانتاری هەیە سبەی ئارەزویان لێبووە جەلسە دەستی پێکرد یەک جەلسەی تر بکرێت لە ماوەی نیو سەعاتە قانونەکە تێپەڕێن خۆشان ناچن جگە لە ئێوەکان نایەن هەر ئەزانن ئەوەیە نیوەیان بە ناوی غیاب و بە ناوی ئیجازەوە و خۆیان ناچن خۆیان نایانەوێت چونکە هەڕەشەکانی ئەمریکایان بە جدی وەرگتووە بەڵام لەگەڵ ئەمەشا جەماوەرێکی حاضر هەیە هەر ئەندام پەرلەمانی هەر ئەندام پەرلەمانێکی شیعە شەڕ بک لەسەر تێپەڕاندنی قانونەکە دەنگەهێنێ بۆیە هەندێکیان لە ڕووی میدیاییەوە وا قسەکەن کە بێ شەڕ بکەین بۆ تێپەڕاندنی قانونەکە بەڵام من پێم وایە خۆشیان نایانەوێت تێپەڕێن دۆخی عێراق ئەوەی کە باسەکرێت تێگەچی و ئەم دۆخە بەم شێوە نامێنێ ڕۆیە ترسێک هەیە چاوەڕێوە نەمەڕبعینە تاوە بێتتر ینی دۆخەکە تۆزێ ئالۆز ببێت لەم بابەتەوەتە بابەتی سیاسیش بەڕاست ترسێکی جددی لە ناو سەرکردەکانی عێراق هەست پێەکەی بۆ خۆشیان باسیەکەن و ئەمریکاش لەسەر خەتە و بۆ چوونی ئەوە یان زانیاری ئەوە هەیە بۆ چوونی جددی لەسەر ئەوە هەیە کە ئەم شەڕی ئێران و ئیسرائیل هەم دەست پێ بکاتەوە ئەم جارە عێراقیش تێوە بگلێ ئەمە سەرکردەی باڵای سیاسی هەم لە بەغدایش خۆیشیان ئەڵێن ئەمە کاتیە ڕاوەستا ئەگینا ئیسرائیل هەموو شتەکانی تەسفیە کردووە لوبناان سووریا بەم نیوە ناچڵێ عێراق جێ نایڵێ ئەم بۆ چوونیان هەیە یەکێک لەوەی کە بەڕاستی خۆشیان نایانەوە قانونی حەشدی شەعبی تێ بپەڕێ بۆی فعلەن نەبێتە بیان و چونکە ئەو ترسیان هەیە بۆیە ئەگەری تێکچوونی بارودۆخەکە یەکێکە لە ئەگەرەکان بڵێ من ئەگەر ینی کۆتا پرسیارە لێ بکەم لە مەوزوعی موچە ئێمە گەین بەکوێ بەڕاستی ینی واز لەین بێنە پارتی بوون و حقیقەتەکە ئەوەی کە تۆ ئەی بینی یانی بەڕاستی دووسێ میوانمە بۆ پێشتریش دۆخەکە ئەگە بەم شێوە بڕۆکە شوان
خۆتە زانی هەمرێ هەڵبژاردن بێتە پێش حکوومەت تاو کار بەڕێکەرە بێ ینی وا ئەبینرێ بڕوا بکە لە یەک دوو موچە زیاتر نەدرێ ئێمە چینە مانگی نوێش تا مانگی 6 ماوەڕ نەگرتووە خۆی زۆر جار هەر ڕەخمە زۆر لە منەگیرێ لە کۆمنتەکانی شەبینم خەڵق قسەی شەکا بە هەموو جۆرێک وەکەوەی ڕەشببینیم پێوە دیات بەبەست نەمەسەلەکە ئەوەیە ئێمە ناواقعەکەین ینی بۆ ڕەشببینی تۆ لە 2014 تا ئێستا ئەزمموی بکی باش و لەگەڵ موچانی دەیان جارڕامان گەیان کە سبەی دێ دوو سبەی دێ بەرەنجامی ئەو زانیاریانە ئێستا خۆ ئەگەر تۆ بە گوێرەی زانیاری و بە گوێرەی ڕسمیات قسە بکەی ئەبواە 4 ڕۆژ پێش ئێستەوەکو پێشتر وتم لەوت بڕۆیشتایە نەڕۆیشت تەلەفۆن بۆ وەزیری داراییەکەی سەید نائیبە موچەکەی ئێمە چی خەڵ چاوەڕێەکە بەسەر چاو سەید وەزیرەمە بەستم عفو بەسەر چاو سەید نائیب سبەی تەمیلەکەی سبەی تەمیل ناکرێ ینی ئمە بەرەنجامی ئەوانە قسەکەین بەڵام بە شێوەیەکی گشتی ڕێکەوتنەکە تێک نەچووە ڕێکەوتنەکە بەردەوامە و دوای عوتڵەکان بە تاکید دانیشتنەوە و نەوت ئامادەسازی تەواو کراوە بۆ ئەوەی نەوت بڕوا ئینتاج زیادی کردووە کۆمپانیەکان کۆمەڵێ بەرپرسی باڵای کۆمپانیەکان ڕۆیشت بوون گەڕاونەتەوە ئەوەی ڕۆسنەفت ئەوەی دەستی بە بەرهەمێنانی باش کردوێتەوە کۆمپانیەکانی تریش من پێم وایە نەوت بڕوا کێشەکە بە زۆری چارەسەرەکرێ بۆ موچەی مانگی شەشی بە تەکید دێت بەڵام ئیتر ئەوان چێژ لەم تەخیر بوونە ئەبینن تەخیریەکەن بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر قەناعەتی خۆم و پێ بڵێ هەتا ئەو ڕۆژەی هەرێمی کوردستان بەشێک بێ لە عێراق کێشەکانمان بنبڕ نابێ هەر کێشە بەردەوامە بێ هەر مشکیلەمان بە دروستەکەن نازانم گۆڕانکاریەک ببێ ئەگینە ئەو ئەقلێتەی ئێستا لە بەغدا هەیە ئەقلێتی لە بۆ سەدابوونە بۆ هەرێمی کوردستان لە دوای هەڵبژاردننی شەروایە لە دوای هەڵبژاردن ئێمە هەڵبژاردنمان کرد کاک محەممەد شیع سوودانی هات وەرەقەی سپی بۆ ئێمە ئیمزا کرد لەسەر 5 نقطەی ئەساسی ڕێککەوتین یەکەم نقطە بودجە و موچەکی هەشەی نەمێنێ مانگانە بێت دووەم نقطە مادەی 140 جێبەجێ بکرێ و لە 100 ملیار و 200 ملیاریان بۆ تەمیل کرد سێم نقطە یاسای نفت و غاز لە دوای نەوت و غاز لە دوای 6 مانگ لە دەست بەکاربوونی محەممەد شیع سوودانی بێتە پەرلەمان چوارەم نقطە ڕێکەوتنامەی شنگال جێبەجێ بکرێ پێنجەم نقطە بەس ئەوە جێبەجێکرا ئەوش جێبەجێ نەکراوە تا ئێستا قانونی دەستگای شەهیدانی هەموار بکرێتەوە شەهیدانی دەستی ئیرهاب و داعش ئەوانەی دوای 2023 ڕوخانی سەدام لەم عێراقە تازا شەهید بوون امتیازاتێ بەسەم نقطە قانونەکەی تعدیلمان کردەوە بەڵام وەکوتم لە ڕووی تەنفیزیە و تا ئێستا ساڵێکە تعلیماتیان دەرنەکردووە ئەلو ڕئیسی موسسە چییە مەوزوع لای ئەنجومەنی شورایە ئەنجومەنی شورا لەکوێیە لە ئەمانەی ئامە یعنی یاریەکەن یاری تا ئەم ئەقلێتە بەردەوام بێ ئێمە بەردەوامە بین لە کێشە لەگەڵ عێراقە زۆر سپاس دەکەم کاک شوان کەلاری سپاس بۆ جەناب سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەکەم بەخواتان سپاس